لەسەر ڕەوشی ناوچە زیان لێکەوتوەکان لە باکووری کوردستان ئەو کۆمەکانی کە هەم بۆ دەرهێنانەوەی قوربانیەکان لەژێر داروپەردە داڕوخاوەکاندا ئەو کۆمەکانیشی کە لە ڕۆمرۆیەکەیەوە لە ڕۆمادیەکەی و پێشکەش بە هاوڵاتیانی ئەو ناوچانە دەکرێت و میکانیزمەکان بۆ هاوکاریکردنی تیمەکان و بۆ دەرهێنانەوەی قوربانیەکان ڕزگارکردنی گیانی ئەوانی کە بە زوێندوی ماون لێسادا لە باکووری کوردستان بە دیاریکراوی لە ئامەد یاخود لە سمسور چۆن بەڕێوە دەچێت لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز هاڤین کاما وەکو هاوڵاتیەک لەو ناوچەیە گفتوگوی زیاتر دەکەین. هەما خان یاخود هاڤین خان زۆر سپاس بۆ ئامادەبوونت پێمان ناخۆش بوو بۆ ئەو کارەساتی کە ڕوویدا لە باکووری کوردستان و لەو ناوچانەدا ئێستا ڕەوشی سەمسور و ناوچەکانی باکووری کوردستان چۆنە ئەو ناوچانی کە بوومە لەرزەکەیان بەرکەوتووە. Ez havin, ez jüvek koma piştgiriye İstanbul'e hatım, dibin nave hedekeyde. İro rojamaya çare em live derine, tişta ku em dibinin ki masaya heri mazın konun tenji jaliye ya ku ez dizanım ya ku mesah kiriye jaliye afade anji devleti ve dine deste serkirin. Loma ev piştgiriye konan nagheje valatiyan. جبرکو که ماسیه هری مزن جهه و یه ستاره چونینه امن کارن ارزاق و جلوبرگا جواره بشینن چونکو جه چین نبدن نویدری هر وها جبرکو که ماسیه عربه هلویدری یا وسایتان و که ماسیه کاربای یا مازوت هه جبروی که جه دیس امن کارن آلی کاریتین لی امن کارن بگیهن نوان هندی کو جدسته مته امواتینن وادارا آنجی کسین به عربه خویا شخصی دکارن آلی کاریان ببین گندان او دبن و شخواه روشا سمسوری ناونده به تواهی خرابه لگروی که گل باشه و نافچه و یادنجی نظام نابی نانای بیرامن و هر بسنی و گل باشیش روش گلک خرابه دیسا علی کاری نکارم بگیهجن و داره و وک جلوبرک از دخوازم و بیجم جبوجن مر و زارو کان جلوبرکن تایبت وکی هم بیجن بنجلک جبرکو کسنی کارن سری خواب بشون آو نینه حمام نینه توالت نینه ev وک پدوین ضروری نه اگر کسیم کو دخوازن علی کاری بکن به تایبتی هم دخوازن جلوبرگن تایبت بشینن تا کو ev کسیم کو نکارن سری خواب بشون جلوبرگن خواب بگوهرینن چونکو تعلقه نخوشین وکی تیفو دیزانفری و ورمه هه و هر وهای کولرای هه چونکو نکارن دستی خواب بشون ev نخوشی به تایبتی جبر کماسی آوه و قرجی چید به از خوازم وام ببیجم وکی دن هیچ هنگلک انکاس هنه یا کوز دزانم وینچ آنجی خباتکارن رزگارکرین نگهش نویدری جبر کوالی کاریا رزگارکرین گلک درن کاته ویدری زیادتر کسین خوابخش لویدری دخابتن و از کارم وام بیجم سپاسیام دکم دخوازم herkes علی کاریا گله سمسوری بکه گله هاتایی بکه هر وها دورندن آمد انتاب عرفا هر در وکی ودریه سپاسیام دکم لبنده علی کاریا ون خان اما بزنم هاوکاریەکان تا ئێستا لەلایەن ڕێکخراوەکانەوە لەلایەن وڵاتانی جیهان و لە هەرێمی کوردستانیشەوە چۆن بۆ کە بەدەست ئێوە گەشتووە و زیاتر خەڵکی ئەو ناوچانە قوربانیەکان پێویستیان بە چ جۆرە کەلوبەل و شتومەکێکە؟ از دکارم و بیجم هر داوی دهی نزدیکی 800 کن هاتبون او 800 کن هاتنه دست سرکردن ام نزان نویجه علیه کی و هاتیه دست سرکردن شما هاتیه دست سرکردن آنجی devlet ve anji kesek dibe ev kon yani girtibin ghandine valatiyan ghandine van malbaten ku mağduri erteci buna nizanım yani çoğagahi ne hateme ya ku emtenin dizanın 800 kon duhi heri davi hatine deste serkirin o vekidinji çend kon tren yen şahsi yani kariyan disa evji neheştine jiber ku Demin navi valitiye demnayin di saatine deste serkirin. Em wek komen piştgiriye yen xabax komen meyin WhatsApp hene gelek daxwaz û talebên alîkariyetin bi taybetî ji gundan tên liyên li navenda Semsûrê dikarin bên li vê derê alîkariyên xwe ji me bigirin lê li gundan em nikarin bigihêjin tu derî
و جبر کو اف الیکاریان تنجی تنه دست سرکرین ام جدی که ون تنگاسی و ام نکارن خب بگین همون کسی جبر کو ام عربیان دیار دکن ام ارزاقی خود دیار دکن ام دبیجن ام بگین وان درن لیف ناگهیشن خابن یعنی راش زحمته ببی جوازی يعني حکومتی وقت ام تورکیا دکارن وکیدن چی بکن نزان باش ئەمە بزانم هیچ جیاوازیەکە کرێت لەلایەن حکوومەتی تورکیا و ئەو ناوچانەوە بۆ دەرهێنانەوە بۆ هاوکاریکردنی تیمەکان بۆ دەرهێنانەوەی قوربانیەکان چونکە لە سۆسیال میدیا ئەمانبینی بەشێک لە شارەکان لە ناوچەکان بەپێی پێویست حکوومەتی تورکیا نایە بەهانایەنەوە بۆی هاوکاریان بکرێت بە دەرهێنانەوەی قوربانیەکان. يعني اف نمحلك كتبنا الحج ده باجرك و قالم تواهي كردستان وتركيا بنيرن ده باجر هنا يعني اگر دولت ببیجه از تنی دکارم دویا روزا اول ده دست بکره اجبار کو درنگ ماینه که و بوبلاته که مازن بالفره دوی هم همو به هر کی بکن يعني هم خبخش هم سازین کرد هم سازین دولتی هم دولت بخوا اویک به پیشگیری آواد و يعني نه بتنی درکی اگر وکی مگوتی تاخه با رهنگی دبولنه تاخه کنه انقاذه کنه ماله کنه گنده کنه باجاره کیجی و از خازم بلا هرکس پیشگیری هفدو که جبر کو جبو واروجا یا اساس پیشگیریه باش هاوین خان سەبارەت بە کواڵیتی و باڵەخانانی کە لە تورکیا دروست کراون هەر ئەمڕۆ ڕاگەیەنرا کە لەلایەن حکوومەتی تورکیا و 113 وەبەرهێن لێکۆڵینەوەیان لەگەڵدا دەکرێت کە بەرپرس بوون لە دروستکردنی ئەو بینایانەی کە بەرگێ بوومە لەرزەکەی نەگرت کواڵیتی بیناکان بڵدینەکان شوقە و عیمارەکان لە نێو تورکیادا لە نێو شارە کوردیەکانیش بەگشتی چۆنە يعني هەمووی دەکەوێتە ئەستۆی وەبەرهێنەرەکانیان حکوومەتیش کەم تەرخەم بۆ لەم بابەتەیە. یا کو هم زن چه متحدن وان خانیان و نواهیان هاتنه بنشاف کردن هنوان جهان وان هاتنه گرتن لیو نه تنه کاری متحده کی اجبر کو اجبو تو آواهیه کی یعنی دما تو گاوه کی داویج دره کی تو دستوری گلک دران دخوازی گلک سازی و سازیان فرمی دخوازی تنها آواهیه کی چه دکی و وان کسان نه تنه آواهیه بده هان آواهی چکرنه و ده آواهیان هشت وان هریکم خرابونه هلوشیانه و مرو دبینه آواهیم بپرانی هلوشیانه آواهیم دبی سالن داوید هاتنه چکرن و افجی به کی نشانده کو يعني چه بجم زمانی من ناکه دست گله گوستیم باش يعني مرو دکاره بجه کو دستور جبوان کسان جبوان متحدان هاتیه داین ازنوان هاتیه داین کو باوای کی خراب آنج باوای کی نباش آنجی چه بجن دیزیا بتونه بکن دیزیا شب بکن آواهی باش آوان نکن آنجی کنترل آوان نکن راشاف کن آوان نکن افجی چه نشانی مده رشوت نشان مده يعني رشوت نبه کس نکاره قاوه کی باویج درکتن يعني مخابن جبر و کی تنی چند متحد و مهندس هاتن اندزیارین خانیان هاتن یه انشااتی هاتن بنشاف کردن هندک هاتن گرتن لأفترنا كي راستي يعني زيدتري 20,000 إنسان مرن جيانا خوش دستان هنوان هن دبن انقاذ دنه مسؤوليته 20,000 وزيدتر كسان نتنسي چهار متحدن يعني دبي وصانه به باش هافين خان ام دخوازم بر بسیارین و همه هافين خان ئێستا پێشبینی دەکەن بەپێی ژمارە ئەو کەسانی کە لە نێو ئەو بینایانەدا ژیاون چەند کەسی دیکە لە نێو داروپەرد و داڕوخاوەکانە مابێتەوە ئەوانەشی کە دەرهێنراونێتەوە لەکوێیە ئەمێننەوە شوي برانيا كسان لبر سريان كازان جبر كو هين البندا ناسو زاروكين خوي انجي خوي خانه چونكو هين برانيا كسان سمسوري دبن انقاذ ديه یا کو از زانم او دبیجن چادر کent نهاتی آواد کردن هن سمسوری لما پرانیا کسان ده اگر عربین وانی شخصی هبن وان دمینن هندک داخوران دمینن هندک لزویان دمینن آنجی هن کس هنه
خبخشن شخصی چادر گهاندنوان لوان درندمینن و yani ya kuam zanın lisemsuri raşuhaya çünkü demem lever alikariye belav dikin herkesi ko dibete ve iki dibejiyan darbe iki dediminin yani koneke ne başta yan wan buha çekiriye anji yani mirov nikare beje stareke baş iro dare yani emzan şabijim jibili van konin ku xabaxşan gahandiye mağduran tu derek heye emzanın yani eğer hebuya şu ev ser koman belavdı be ama gahiyan dedin kesan endivijin livedere çadır kente livedere derek heye ya kuaz zanım iro xabaxşaki merdini neziki 3000 kon بله اری یعنی یا کوز دزانم اری ایرو او هات مچن کس بر هلیوی دری کرن لی دیسانه هات یپشتراس کرن وکی مو گوتی تنه وک شخصی وک چند کومن شخصی کم بخشی مقدوران کرنه لوان دران دمینن یدن کامیونان دمینن آخران دمینن آنجلی بر درین آنجلی بر سری انکازانه کل بندا کسکاری خانه کل بر انکازی ورن درخستن باش yani لکولانینه هاوین خان لا هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە شاری سلێمانی کۆمەکێکی تایبەت لە دوای بوومە لەرزەکە بۆ کۆکردنەوەی کۆمەک پێداویستی پارە و خۆراک و جلوبەرگ و خێمە و هەموو پێداویستیەکە بۆ خەڵکەی ئەوێ گونجاوە بۆ زیان لێکەوتوان کونجاوە کۆکراوەتەوە بۆ سووریاش بۆ کوردانی ڕۆژئاوایش بە هەمان شێوە ئەمەیە بزانم کە پێویستی بەم پێداویستیانە دەبێت ڕۆژاوای کوردستان و لە کوێی دیکەوە ئەم کۆمەکانە کۆکراوەتەوە بەدەست ئێوە گەشتووە. Semsuri hinne geçtiğime lirhaye komeke mazın nizki hatta heşte u tiştek vasaitin enkaze az yakaz zanım geçti rihaye her oha komeke je disadil fazın başvur pekti. Yani yakaz zanım alikariya roja başvur Kürdistan'ı şandi bes gahaye liserna bakure Kürdistan'ın teni geçti rihaye. Livadera ne geçti vederi. ئەها باش باش ئەگەر پێداویستیەکان پارە بێت بۆ خەڵکی قوربانیەکان چۆنە زیاتر پارە باش و گونجاوە یاخود پێداویستی شومەکی خۆراک و جلوبەرگ و گەرمکەرەوە و خێمە ئەو بابەتانەی دیکە yani kes para ne fazla yani o hiç para ki eğer staramrov ne bu için para bikin yani tişta kud fazın seride konun Jaku Brazın daku cilexab guherinin daku yani praniyavan ihtiyarın praniyavan zaroki vamirim yani travmaya ki mazne dves tareke var hep de burunun bizanin ku kaça hatiye serivan yani seri her tişti de ve konuvan hebin و پشت روی که میگویی جبر کت آف چنینه جیران چنینه و او درفت پیدا نبیتین که پاکجیا خوی شخصی پیگ بینن و جلو کن تایبت همین جنان همین میران همین جین زاروکان بگیجن و داره به تایبتی داخواست اوه یعنی کس پریا نخواسته یعنی باشه دیاره که باسم لا پاره کرد ما بس موبو که بریک پارش کد کریتوا او کمپینی که لسلیمانی هبو به بریکی زور سرمایه داران پاریان کد کردوا بۆ ئەوەی کە لە نێو ئەو وڵاتەدا ببدرێت بەو کەل و پەلوشتومەکانەی کە لەوێ پێویستیان پێیەتی قوربانیان. باش هاوی خان دێمە سەر بابەتێکی کە yani gelek sazin sivil en Kurdan henel vederi bi serekê ji xwe praniya alîkariyên tên me derê ji HDP û ji HDK tên dikarin xwe bigihînin wan çunku yekser îro yani ev rojamiya çaran ez li vê derê me praniya alîkariyan bi rêya wan tên ew dikarin bigihînin ji ber ku her wiha baroya Amedê dikarin bigihînin wê derê çunku baroya Amedê çi dibêjin numarawan ya bankayê heye dikarin alîkariya xwe li wir bikin û ew her awayî digihînin hemû bajarên Bakurê Kurdistanê ku meqdûrên bûne meqdûrên erdhêjê eger yani saziyeke pêbawer bixwazin ez dikarim dest pêkê behsa van her duyan bikim HDP û baroya Amedê ji ber ku bi tu awayî ew pare yani bi hemû awayî ew pare digihêje meqdûrên erdhêjê yani dikarin wisa bikin. بەڵێ
هاوین کاما وەکو هاوڵاتیەکی باکووری کوردستان لە سەمسوور میوانمان بووی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت هیوادارین ئەو ناخۆشیە دووبارە نەبێتەوە وەکو باشووری کوردستان و هاوڵاتیانی کوردستان لە باشووری کوردستان هاوخەمی ئەو کارەساتین کە لە پارچەکانی دیکەی کوردستان ڕوویداوە بە